هەیدار. هەشتی شەشی ساڵی 634 بە پێی ساڵیەتی زاینی دەکاتە کۆچی دوای پێغەمبەری مەزنی ئیسلام محەممەدی کوڕی عەبدوڵڵا سەلامی خۆی لەسەر بێت لە تەمەنی 63 ساڵیدا و ناشتنی تەرمەکەی لە ماڵەکەی خۆیدا لە شاری مەدینە. ئەو ڕۆژە هاوکاتە بە ڕۆژی دووشەمەی 12 ڕەبیعیەکەمی ساڵی 11 کۆچی. پێغەمبەری پێشەوامان درودی خوای لەبێ کۆتا هەمین پێغەمبەر بووە لە زنجیرەی پێغەمبەرانی خودا و با ڕێسەرینی دروستکراوەکانی خودا بووە. لە تەمەنی 40 ساڵی خۆیدا سروشی خوای بۆ دێتە خوارەوە و ئەرکی پێغەمبەرایەتی دەکەوێتە سەرشان و ماوەی 23 ساڵ ئەرکی خۆی لە ژێر فەرمان و ئاراستەی خوایدا بەجێ دەهێنێت. توانی کۆتایی بە بتپەرستی بهێنێت و مژدەی ڕوخان و کۆتایی ئیمپراتۆرەتی ساسانی و ڕۆمەکان بە هاوڵانی بدا. پێغەمبەری پێشەوامان درودی خوای لەسەر بێت پێش لە دایکبوونی باوکی کۆچی دوایی کردووە و لە تەمەنی 6 ساڵیدا دایکی و لە تەمەنی 8 ساڵیدا باپیرە گەورەی کۆچی دوایی دەکەن و سەرلەبەری ژیانی پڕ لە ئازار و نەبوونی و بێکەسی بووە تا ئامادەی ئەرکی قورسی پێغەمبەرایەتی بێت. دوای خۆشی مسلمانان بە یەکدەنگ بەیعەتیان بە پێشەوا ئەبوبەکری سدیقدا و بۆ یەکەمین جێنشین و خەلیفەی پێغەمبەری خوددا درودی خوای لەسەر بێت. هەشتی شەشی ساڵی 1982 کۆچی دوایی شاعیر و ڕووناکبیری دیاری کورد و ناوچەی هەورامان محەممەد ئەمین کاردۆخی لە شاری هەڵەبجەی شەهید و لە تەمەنی 66 ساڵیدا. کاردۆخی شاعیر ساڵی 1916 لە شارەدەی تەوێڵە لەدایک بووە. خوێندنی شەرعی و ئیسلامی لە حوجرەکانەوە دەست پێ کردووە و پاشتر دەچێتە خوێندنی ئەکادیمی و خانی مامۆسایان تەواو دەکات و 31 ساڵ لە بواری پەروەردە و فێرکردندا ڕۆڵ دەگێڕێت. کاردۆخی بەدر لەوەی خۆی شاعیرێکی گەورە بووە بەڵام لە کۆکردنەوە و ساختکردنەوەی دەستنووس و کەشکۆڵ و دیوانی شاعیرانی تردا ڕۆڵ و دەستی هەبووە. هەشتی شەشی ساڵی 2004 لە دیاردەیەکی دەگمەن و پاش 122 ساڵ هەسارەی ڤینۆس زەهرە بە بەردەم خۆردا تێپەڕی کە ئەمە دیاردەیەکی زۆر دەگمەن و ناباوە و شارەزایانی گەردوونی دووبارە بوونەوەی دیاردەی لەم جۆرە بە هۆی ئاڵوگۆڕەکانی گەردون و بەرگەهەوە و بەرگەزەوی دادەنێن.